پێکەوە ئەم یادەمان بەرزڕاگرتووە. لە پارێزگای ئەڵەبجە هەموو ساڵێک جیاواز لە پارێزگاکانی دیکە ژمارەی توندوتیژی خێزانی و دژ بە ئافرەت کەمە. یەکێک لەو خاڵانی کە هەیە ژمارەی دانیشتوانی کەمە، بەڵام بەدەر لەوە ئێمە لە ڕووی کولتوری و سەقافی ئەو پێشخانە مێژووی کە هەیە لە ناوچەکەدا وای کردووە کە ئافرەت ڕێزیگیراوە بەهایەکی ڕێکوپێک و جوان بۆ ئافرەت دەڕوانرێ، ڕێزی ئافرەت لێرە دەگیرێ بە تایبەتی لە ناو خێزانەکاندا وەژنان شان بەشانی پیاوان کار دەکەن، پلە و پێگیان هەیە ئەگەر لە شانی پیاوانە نەبن بەڵکو لە دواوانین. ئەمە بۆ بە هۆکاری ئەوەی کە ژنان ڕێزێگیرا بن و توندوتیژیەکان کەم بێ. داواکارم لە خەڵکی بە شەرەفی شاری هەڵەبجە هەروەکو چۆن کەلتوری دینداری و کوردەواری و شتی زۆر جوان هەیە، ژن هەمیشە بەڕێزەوە سیر کراوە، بەڵام ژنانی ئێمە پێم خۆش ئیشارە بە شتێ بە مانون لە هەر ڕوویەکەوە ئێمە پاژماوەی ئەنفال و کیمیاباران و جینۆسایدین، لەبەر ئەوە لە هەنێ حاڵەتا پێویستە زیاتر بارودۆخیان لە بەرچاو بگیرێت، بە یەکسانی مامەڵەیان لەگەڵا بکرێت. بەپێی بە دوواداچوونەکانی پەیام ئەم ساڵ هیچ ژن و ئافرەتێک نەکوژراون. ساڵی ڕابردووش تەنیا 69 حاڵەت تۆمار کراوە، ئەم ساڵیش ڕێژەکە لەو ژمارەیە کەمترە. مامۆستایەکی ئاینی ژۆکارەکەی بۆ ئاین و موسڵمانێتی خەڵکی ناوچەکە و پەیوەستبوونیان بە ئاینی پیرۆزی ئیسلام دەگەڕێنێتەوە و خەڵکی ناوچەکە زیاتر و باشتر ڕێز و پایە بۆ ئافرەت دادەنێن. خی گەورە ئینسانی دروست کردووە، ڕێزی لە ئینسان گرتووە، چی نێر بێ چی مێ بێ، و ئافرەت مەکانەتێکی تایبەتی هەیە لە ئیسلامە و لە قورئان ئێمە سوورەتمان هەیە بە ناوی نیساءەوە، بەڵام نیمانە بە ناوی ریجالەوە، بە ناوی پیاوەوە نیمانە. بۆیە ئێمە ئەبینین الحەمدولله هەڵەبجە کە ناسراوە بە شارێکی دین پەروەر و شارێکی ئاین پەروەر بەوە ناسراوە، ئەبینین لە سەرجەم ئەو داتانی کەوا بڵاو ئەکرێتەوە بەرامبەر بە توندوتیژی بەرامبەر بە ئافرەتان، ئەبینین پارێزگای هەڵەبجە لە هەموو پارێزگەکانی تر ڕێژەی توندوتیژی تێدا کەمە. بەشێکی باشی ئەگەڕێتەوە بۆ ئیلتیزامەی خەڵکی بە ئاینەوە، چی ئافرەتان و چی پیاوانیش. مامۆستایانی ئاینی و بۆ ڕێکخراوەکان و بۆ حیزبە سیاسیەکان بە تایبەت حیزبە ئیسلامیەکان کە دەستی باڵایان هەیە لە پێشکەشکردنی وتە و سیمینار و کۆڕ و شیارکردنەوەی تاکی کۆمەڵگە دەربارەی توندوتیژیەکانی خێزانیان، دەربارەی ئەو هەڵە و توندوتیژانی کە ڕوئەدەن لە خێزانەکانە یاخود لە تاکەکانە. تا ئێستا لە ئەڵەبجە خانەی داڵدەدانی ئافرەت نییە. خەڵکی دیندار و پابەندبوونیان بە ئیسلام هۆکاری سەرەکیە. خەڵکی پارێزگاکە ڕێزی تایبەت لە ئافرەت بگرن و جیاواز لە پارێزگا و شوێنەکانی دیکەی کوردستان حاڵەتەکانی توندوتیژی دژ بە ئافرەتان زۆر کەمە. ساڵی واژە بووە تەنانەت هیچ حاڵەتێک تۆمار نەکراوە. سامەر فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.